بەڕێزان ژیانی دنیا هەر هەمووی هەر لە ئەوڵەوە هەتا ئاخیری زۆر بە خێرایی تێپەڕ ئەکا، بەڵام پێی نازانی تا تێپەڕ ئەکا. دنیا هەر لەو ڕۆژەوە کە خوا خەڵقی کردووە تا ئەو ڕۆژەی کە کۆتایی پێدێ کورتە، و ئێمەش لە ناو ئەو هەموو ماوەیەکی زۆر کورتمان بەدەستەوەیە. یعنی ژیانی دنیا چەند هەزار ساڵ بێ، ئێمە تەنها لە ناوێ چەند ساڵێکمان هەیە، چەند ساڵێک. ئەو ساڵەشە کە هەمانە ئەگەر بێت و بە وردی لێی برد ببینەوە، ئەگەر بە جوانی لێی بکۆڕینەوە تەماشا ئەکەین، زۆر کەمترە لەوەی کە بە خەیاڵمانە دێ. بە تایبەت کاتی پەرستشەکان، کاتی عیبادەتەکان زۆر کورتە. خۆشەویستەکانم، ئێمە ئەگەر 65 ساڵ تەمەنمان کردبێ لە ژیانی دنیا، ئەگەر تۆزێ لێی ورد ببیتەوە تەماشا ئەکەی، نیوەی بە خەو بردمانەتە سەر، نیوەی بە خەبەر بووین. ئەو نیوەیەشی کە بە خەبەر بووین سەیرەکەی زۆرینەی، یعنی ئەگەر 30 ساڵ بە خەبەر بوو بێتین، تەماشاکە زۆرێک لەو 30 ساڵە ئێمە نەخۆش بووین، ئێمە مەشغوڵی دنیا بووین، ئێمە خەریکی خواردن و خواردنەوە بووین، ئێمە خەریکی ڕابواردن بووین، خەریکی لەهو و لەعب و یاریکردن و گەمەکردن بووین، خەریکی ژنهێنان و بەڕێوەبردنی ماڵ و مناڵ و تەماشا ئەکەی لە ئەخیرە ئەگەر هەر هەمووی بەی بەدەمی یەک، ئێمە کەمتر لە ساڵێ خەریکی عیبادەتکردن بووین. لە 24 سەعاتی ڕۆژێکە ئەگەر هەر هەمووی تێکەڵکەی تەماشا ئەکەی گشتی نوێژەکان سەعاتێک ئێمە خەریکی نوێژکردن و زیکر خوردن و قورئان خوێندن نەبوو بووین. حتا بانگە ڕەمەزانەکانیش ئەگەر تێکەڵکەی لەگەڵی. ئێمە ڕاستە لە ساڵێکە مانگێکی ڕۆژوومان گرتووە، شەو نوێژیمان کردووە، بەڵام ئەگەر بە جوانی لێی ورد ببیتەوە تەماشاکەی مانگێک نییەوە کاملی، لەوە زۆر کەمترە. بۆیە خۆشەویستەکانم، ئەم ژیانی دنیاە ئەگەر سەبری لەسەر بگرین زۆر بە سەریعی تێپەڕەکە. بە تایبەت تاعاتەکان، کاتێک کە زانی وەکو چاوتروکانێک وایە، چاوە نوقێنی چاوەکەی تۆ تەماشاکەی تێپەڕی کرد، ئەوە مانگی ڕەمەزان تێپەڕی کرد، ئەوە نوێژەکان، ئەوە عیبادەتەکان، شەو نوێژیەکان، ئەوەی تێپەڕی کرد. دنیا خوای تەعالا وا خەڵقی کردووە، کاتێ لە دوورە تەماشا ئەکەی وازانی زۆر دوور و درێژە، بەڵام خۆی لە ڕاستیە زۆر کورتە. بۆیە لە ڕۆژی قیامەتە پێت ئەوترێ چەندێک لە ژیانی دنیاە ژیاوی، ئەڵێ لەوانەیە ڕۆژێک یان کەمتر لە ڕۆژێک، وا جواب بدەینەوە لە ڕۆژی قیامەتە. هەرچی ناخۆشیەکانی دنیا هەیە، هەرچی ئەوەی کە حەزت لێ نەکردو و تۆ خۆتت گرتووە لەسەری، کاتێک کە هەڵەژێنیتە هەڵتەژانە بەهەشتا و خۆشیەکی بەهەشت ئەبینی، پرسیارت یەکەم قەت ناخۆشیت بینیوە لە دنیا؟ ئەڵێی قەت نەمبینیوە. ئەوانەی کە لە دنیاە قەت ناخۆشیان نەبینیوە، هەر خەریکی ڕابواردن بوون، یەک شتێکیان نەکردووە، یعنی یەک فەرمانێکی خۆیان جێبەجێ نەکردووە، خۆیان نەگرتووەتۆ لە قەدەغەکراوێکی خوا. لە ڕۆژی قیامەتە ئەیان هێنن، ئەیان ژەننە ئاگری جەهەنەما و دەریانەکەن، پێیان بڵێن خۆشیتان بینیوە؟ ئەڵێن هەرگیز، ئەڵێن هەرگیز خۆشیمان نەبینیوە. سێکەن خۆشەویستەکان، بۆیە حەقە ئینسان بیر کاتەوە، فکر بکاتەوە کە ڕۆژێ دێ ئەم دنیاە بەو شێوە ماڵ ئاوایی لێکرێ. خوای تەعالا کاتێک ئێمە ئەبینێ لە ناو کەونێکە، ئەم کەونە گەورەیە، ئەگەر بینی لێ بکەیتەوە کەون زۆر زۆر گەورەیە، ئێمە لە ناو کەونە زۆر زۆر بچووکی، ئێمە تەنانەت لە ناو ئەم مزگەوتەشا بچووکین، لە ناو ئەم مزگەوتەشا بچووکین، مزگەوتەکەمان لە ناو ئەم شارەیە زۆر بچووکە، شارەکەمان لە ناو کوردستانە و خاریتەی کوردستانە زۆر زۆر بچووکە. کوردستان لە خاریتەی زەویە، وشکانی زەویە زۆر بچووکە. هەرچی وشکانی زەوی هەیە بە سەحرا و بە بیابان و بە هەموو ئەو دەوڵەتانی کە تیایان و بە باخ و بە هەموو ئەوەی کە لە وشکانی لەسەر زەویە 29 لە سەتایە، 71 سەر زەوی ئاوە. ئەمجا سەر زەوی و کوڕەی زەوی هەر هەمووی
لتشاوي بونورا والله حر باس ناكرت حر يعني دنك خولك نية كاتيك كخور أدل بنجرك ودي تجوروا لكاتيك كخورتا ودنيا تماشا كي توزك أو هلا سيوكو توزة قرديليك والله زوي شون أو قرديليه بقدر لتشاوي أم مزقوتا هر زور بچوك زور هر حسابي بوناكري زوي لتشاوي كونو بونورا هر حسابي بوناكري لوش بچوك تره بەڵام لەناو ئەوە شاخوای تعالی تەماشای تۆ ئەکاو تەماشای دڵی تۆ ئەکاو عیبادەتەکانت قبوڵ ئەکاو گوێی لە زکرەکانتە و گوێی لە دوعاکانتە و تەماشای نوێژ و ڕۆژ و زەکاتدان و حەجکردنی تۆ ئەکا ئەمە فەزڵی خوای پەروەردگارە بەسەر تۆ نابێ لە بیری بکەیت ئەبێ دایمەن لەبەر چاوت بێت و دڵنیاش ببی ڕۆژێک دێ خوای تعالی ئەمە هەر هەمووی لف ئەکات هەر هەمووی قل أكاد عينا وكو شون كتابه قل أكريت يا جاران لف أكرا واحد مو خواي تعالى لف يكا جاري كتر تمام كسيك لسا أم زويان نامين لم بونورا لم كونيك نفر نامين تنانت ملائكة كانش نامين أوانش أمر ملائكة أو ملائكة كجيان أكيش ملائكة جيان كيشانش خوشي نامين خوشي أبي بمري أم همو دصلات دار الظالمة أم همو دصلات دارك یان بینی چەند ساڵ یان چەند جاری وایە دەیەها ساڵ حکمیان کردووە هەموو دنیالیان ترساوە ئەوە ئەمریکایە ئەوە ڕووسیایە ئەوە ئەوانەی پێشی ئەمان نەمرود فرعون و هەموو فرعون و نەمرودەکانی تریش هەر هەمووی بەڕاستی ئەڕوا و ئەپێچێنرێتەوە و هەر کەئەنەه نەبوون ئەلەو کاتە خوای تعالی فەرمێ لیمەن المولک اليوم کەس نییە وەڵام باتەوە کەس نییە مەلائیکەش نییە وەڵام باتەوە سێ جار خوای تعالی فەرمێ ئەمڕۆ پادشایی هین کێیە کوا پادشاکان وا زاڵم و ستەمکارەکان کە ئیدعای خوایەتیان نەکرد یان ئیشی خوایان نەکرد نەعوذ بالله لمن الملك اليوم کەس نییە وەڵام باتەوە پاشان خوای تعالی لە سێم جارە خۆی وەڵامی خۆی داتەوە ئەفەرمێ لله الواحد القهار بۆیە بەڕێزان خوا با لەبەر خاتری ئەم ساتە کورتانەی ژیان قیامەتی خۆمان نەسووتێنین بردنەوەی حەقیقی ئەوەیە کە ئینسان بەهەشت بباتەوە ئەو هەموو بردنەوانەی دنیا هەمووی لەناو قاع و هۆڵی دنیاە هیچ نییە دوای ئەوە حەساوە کە ئیمتیحانەکە تەواو ئەبێ و هەمووی ئەپێشرێتەوە ئەمجا حەساوە کێ بردێتەوە و کێ نەیبردوێتەوە كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام